بینەرانی عزیزی کورسانی و سڵاوتان لەبێ من زریان ڕەحمانم هاوڵابووریەکانتان پێشکەشەکەم سەرتاش بە گرنگترین ناونیشانەکان دەست پێ یەکەم. پێشبینی دەکرێت پێش ڕۆژی سێشەممە ڕێکەوتن لەبارەی داهاتی ناوخۆ بکرێت بەوە مەبەستا وەزیر و پارلەمانتارە کوردەکان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەگەڵ سوودانی کۆدەبنەوە. شارەوانی سلێمانی دەڵێت داوا لە هاوڵاتیانەکەین لە هەر ڕێگەیەک خراپ بۆ ئاگادارمان بکەنەوە تا لە ڕێی تیمەکانمانەوە چارەسەری بکەین بە بایەخەوە داواکانتان وەردەگرین. بەپێی ئاماری بەڕێوەبەرایەتی کەشناسی و بوومە لەرزەزانی لە 24 ساعتی ڕابردوودا زۆرترین دابارین لە پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە بووە، زیاتر لە 140 ملیم داهاتی ئاو بووە. محەممەد باخر قاڵیباف سەرۆکی پەرلەمانی ئێران لە پێگەی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی ئێکس نووسیویەتی کام وڵاتانە زۆرترین ترازێتیان لە گەروی بابلمەندە بۆ هەیە، چاودێران وەک هەڕەشە لەم پۆستە ئەڕوانن. دووبارە سڵاوتان لەبێ پێشبینی ئەکرێت لەم هەفتەیە ڕەزامەندی لەسەر دابشکردنی موچەی مانگی سێ موچەخۆرانی هەرێمی کوردستان بدرێت. بۆ ئەم مەبەستا بڕیارە لە چەند ڕۆژی داهاتووە وەزیر و پەرلەمانتارە کوردەکان لەگەڵ سوودانی کۆببنەوە. هەفتەی ڕابردوو وەزارەتی دارایی هەرێم لیستی موچە و تەرازوی پێداچوونەوەی ڕادستی بەغا کرد، لە ئێستاە چاوەڕێ ئەکرێت لەسەر بابەتی داهاتی ناوخۆش ڕێکەوتن بکرێت. ڕێکەوتن کرابووە زانین کە پێشتر بابەتی 120 میلیارد دینارەکە بوو، بەڵام بەهۆی جەنگ و داخستنی گەروی هورمزۆ داهاتی ناوخۆ لە عێراق و هەرێمی کوردستانیش کەم بووەتەوە. سەرچاوەیەک لە وەزارەتی دارایی هەرێم بە کورساد نیوزی وت داهاتی ناوخۆ 150 کەم بووەتەوە، بەهۆیەوە لەم مانگەیە کەمتر لە 60 میلیارد دینار ئەتوانرێت دابین بکرێت، بۆیە ئەبێت دیسانەوە باسی لێ بکەنەوە ڕێکەوتن بکرێت. ئەو سەرچاوە وتیشی لیستی دابشکردنی موچە ئامادەیە، هەر کات ڕەزامەندی لەسەردرا لە زووترین کاتە دابەشەکرێت. لێرە بۆتان باسەکەم کێ بە دوواداچوونی بۆ بابەتی موچەی مانگی سێی موچەخۆرانی هەرێمی کوردستان کردووە و چێ جوابێکی وەرگرتووە، گەیشتووەتە چه ئەنجامێک و موچە بە چ شێوەیە گەدرێت. با لێرەیە بینەری بین. وەکو لە هەواڵەکەشا باسم کرد، ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بێگومان پۆڵا شەهید سیروان بە دوواداچوونی بۆ ئەم بابەتە کردووە، ئەوەی کە دەربارەی موچەی مانگی سێی موچەخۆرانی هەرێمی کوردستان دەستی کەوتووە. ئەم بابەتانەیە کە من لێرە پێتاڵم سەرەتا ئەڵێت هەوڵ ئەدرێتە تاوەکو پێش یەکشەممە ئەم بابەتە بە تەواوەتی یەکلا بکرێتەوە. بۆچی سێشەممە؟ لەبەرەوەی کە سێشەممە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران ئەکرێت و هەتاوەکو ئەو کاتە بابەتی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بە تەواوەتی یەکلاکرێتەوە. هەروەها لە بابەتی ناردنی 120 میلیارەکە بڕیاری ئەنجومەنی وەزیرانە 120 میلیار دینار داهاتی ناوخۆ، ئەزانین کە 120 میلیار پشکی حکوومەتی فیدراڵی لە داهاتی ناوخۆ ئەمە ڕێکەوتنی لەسەرکرا لەگەڵ هەناردەکردنەوەی نوتی هەرێمی کوردستان کە ئەمە ڕادەست بکرێت و موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لەلایەن بەغاوە بنێردرێت. ئێستا لەبەر هۆی ینی ئەم بارودۆخەکە هەیە، بەهۆیەوەی کە داهاتی هەرێمی کوردستانیش هاوشێوەی عێراق و هەموو ناوچەکەش کەمی کردووە، ئەڵێن ئەستەمەکە هەرێمی کوردستان بتوانێت 120 میلیارەکە کۆبکاتەوە، ئەوترێت کە تەنها لەوانەیە بتوانێت 60 میلیار بەدەست بخات بۆ موچە ینی لە پشکی حکوومەتی فیدراڵی وە بینێرێت و بۆ پێیازانین کە ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان توانێت دابینی بکات نیوەی ئەوەیە کە هەولێر و بەغا ڕێکەوتنیان لەسەر کردو بۆ بابەتە ژەڵێکە ئەبێ ڕێکەوتن بکرێت، ئەبێ بارودۆخەکە لە بەرچاو بگیرێت. هەروەها وەکوتم هۆکاری ئەم بابەتە ئەوەیە کە لە هەرێمی کوردستانیش داهات دابەزیوە بەهۆی ئەم بارودۆخەکە ئێستا هەیە ماوەیەک دەواازەکان داخران، دەواازەکان ئێستا لە سەر ڕۆی خوانن، بەڵام خۆ ناوچەکە ینی جەنگ هەموو ناوچەکەی تەنیوە، ئەمە بۆتە هۆی کەمبوونەوەی داهات و جگە لەوە ژەزانی کە نەوتێکی زۆر کەم لە عێراق و لە هەرێمی کوردستانیش هەنارداکرێت کەەوە کاریگەری لەسەر داهاتی هەرێمی کوردستان دروست کردووە قورسە بتوانێت 120 میلیارد دینارەکە دابین بکات. هەروەها وەزیر و ئەندام پەرلەمانە کوردەکان داوایان کردووە کە ڕەچاویان بارودۆخە بکرێت و بڕیارە کۆ ببنەوە لەگەڵ محەممەد شیا سوودانی بۆ ئەوەی کە بێگومان نابێت لەم بارودۆخەیە شتەکان بە پێ ڕێکەوتنە بێت کە پێشتر کراوە بۆ نمونە بیانووی ئەوە بگیرێت کە ئەگەر 120 میلیارەکە ڕادەست نەکەن ئێمە موچە نانێرین، ئەوە
موچە خۆرانی هەرێمی کوردستان ڕوبەڕووی مەترسیە کاتەوە بەڵامەوەی کە وەکو باسم کرد پۆڵاشەی سیروان باسیەکە وانە دیارەکە یەکلا بووەتەوە و یەکلا بێتەوە لە هەفتەی داهاتووی شەڵام موچە خۆرانی هەرێمی کوردستانی لە کاتی خۆیادێت. بەڵام ئەگەرەتەوێ لە شوێنێکی کە ڕێگاکەت بەهۆی بارانبارینەوە تێکچووە خراپ بۆ توانین ڕاستەوخۆ لە ڕێگەی فەیسبوکەوە لە ڕێگەی پۆستێکی فەیسبوکەوە شارەوانی ئاگادار بکەیتەوە. سەرۆکایەتی شارەوانی سلێمانی داوا لە هاوڵاتیانەکات کە یارمەتیان بن بۆ چاکردنەوەی ئەو شەقام و ڕێگایانە کە بەهۆی بارانبارینەوە خراپ بوون. یارمەتیەکە ینی ئاگادارکردنەوەی نەک بیانوێ بچن لە چاکردنەوە کە یارمەتی بن. شارەوانی سلێمانی لە پێیجی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئاگاداریەکی بڵاو کردوەوە داوا لە دانیشتوانی پارێزگاکە ئەکات کە لەژێر ئەو پۆستەکە خۆیان کردویانە لە پێگەکەی خۆیان ناوی ئەو شوێنانە بنووسن کە بەهۆی بارانبارینی زۆرەوە خراپ بووە ئەڵێن کە بەردەوامین لە چاکردنەوەی بەشە خراپ بووەکانی ڕێگەوبانەکان و ئەژڵێن کە ئەو پرۆسەیە بە درێژایی ساڵ بەردەوامە بێت بەشێکی زۆریشیان چاکراوەتەوە بەڵام لەسەر وێنەی پۆستەکەش نووسیویانەکە بە بایەخەوە لە داواکانتانە ڕوانین واتە ئەگەر بێت و کۆمنت بکەن بۆ ئەو پۆستە ئەتوان ناگاداریان بکەنەوە بۆی بێن ڕێگەوبانەکەتان بۆ چاک بکەنەوە. بەهۆی بارینی بڕێکی زۆر لەم ساڵە بەشێکی زۆری ڕێگەوبان و شەقامەکان خراپ بوون ئاستەنگی بۆ شۆفێران دروست کردووە ئەوەش هۆکاری داواکاریەکەی شارەوانیە بێگومان. بەهۆی کەمی غاز و بەرزبوونەوەی نرخەکەی بەشێکی زۆر لە نانەوەخانەکانی دەهۆک داخراون. خاوەن نانەوەخانەکان ئەڵێن ناتوانن بە نرخی پێش و نان بفرۆشن لە بەرەوەی نرخی یەک نان نزیکەی 400 دینارەکەوێت ناچارن نانەوەخانەکانیان دابخەن هەتاوەکو ئەو کاتەکە ڕەوشەکە ئاسایی ئەبێتەوە ئەم ڕەوشەی ئێستا تێئەپەڕێت یاخود تا ئەو کاتە حکوومەت هاوکاریان بکات و ڕێگەچارەیەکی تریان بۆ بدۆزێتەوە. هاوڵاتیانی ژەڵێن ئەگەر نرخی غاز بەگرانی بمێنێتەوە ئەو قەیرانی نانیش لەوانەیە دروست ببێت. نانپێژیان دووکێ هات نەگرتن. چەندین خودانên nanpêjiyane dene diyarkirin ji ber giranbûna bihayê xazê. Ew neçarin dergehê nanpêjiyên xwe bigirin çunku bi wan dest nadet bi bihayê berê nanî bifirûşin. شين بجمة بس المنطقة عمل فيري تقريبا 5 فرنا اسي 5 ما متعازلين وش ناتوري ما عازل كلي ناكو ما عازل كلي ما غوصها يا كي غوص اسمان شبيت دوجا كير هبيش جالك بها كي جرانا وكي ما قلت اگر او بها غوص مكت بيت تفروتن ام بكرين بيت بيا مان دينا يوم 500 يوم 750 هەوڵاتیژیک باس لە مەترسیا دروستبوونا قەیرانە نانی دکەن. خودمانه همه ویگاوی عالم جی زاین تو هم همی جی زاین و هیچ جی زانن بو نمونه و جیرانه منه فرناخو عزل که ماده چه مثلا ویگاوی نانی دم من بشتری خو نینه نان نینه و جمعی الله هم شین غازه تعداد هنده که پیدا کنیم 1400 و 1500 لیتر هوایی ما هم یالا همشین زادی چکن ما گویی مشتری خو بابا هیچی ما چای عوی کن وجود اول نانجی که دست میشه نانیجی ما عوی کن یکی کس ناید خور نمیخواد مثلا والله رشاد معظم بیدن خدی بتا قیران و نانی و قیران و غازه اجی بیگاوه يعني نعمل شيء مول بيجيتن ونال فرنيج بيقول رزق سيجور عائلة كويس فرني به عفرنا كردينا عازل كلمة دعوام شخون ما پێکۆڵکردن گازندن خودان نانپێژیە و خەڵکی بگەهین نەلایەنن پەیوەندیدار لێت ئامادە نەبوون هیچ لێدوانێکێ لە دوور vî بابەتی بدەن di demekîda bihayê nanî li parêzgeha Duhokê ji hemû parêzgehên diyên herêmê girantir e. Bi numune li Duhokê 4 nan bi 1000 dînaran e. Lê li Silêmaniyê 6 heta 8 nanan bi 1000 dînara ye. Ji ber giranbûna xazê nanpêjiyî dihête girtin bo mawayekî. Ev e êk ji dirîşmaya ku nanpêjiyê bi derê nanpêjiya xwe vekirî û her wisa qeflek jî li derê dikanê day û ev nanpêjiya hatiye girtin û eger li ser vî destûdarî bîtin û bihayê litreka xazê bi 1600 dînara bimînît hemî nanpêjiyên Duhokê dihêne girtin çunku bi wan dest nadet êdî nanî bi bihayê kevin bifirûşin. Ev jî dibîte egerê dirûstbûna qeyrana nanî li parêzgeha Duhokê. Hawar Elî, Kurdsat News. Duhok.
شەپۆلێکی چڕی بارانبارین ناوچەکانی هەرێمی کوردستانی گرتەوە لە 24 ساعتی ڕابردووە لە پارێزگای سلێمانی و هەڵەبجە زۆرترین بڕی دابارین هەبووە بەپێی ئاماری بارانبارینی 24 ساعتی ڕابردوو کە لەلایەن بەڕێوەبەرایەتی کەشناسی و بوومە لەرزەزانیەوە بڵاو کراوەتەوە لە پارێزگای سلێمانی لە سلێمانی و بەرزنجە زۆرترین بڕی بارانبارین هەبووە کە سلێمانی 26 میلیمەتر و بەرزنجە 46.8 میلیمەتر باریوە لە پارێزگای هەڵەبجەش لە خوڕماڵ و بیارە زیاتر لە 40 میلیمەتر باران باریوە هەر بەپێی ئامارەکە لە هەولێر 10.6 میلیمەتر باران باریوە بەڵام لە دهۆک تەنها 1 میلیمەتر باریوە کە بەراورد بە پارێزگاکانی تر بڕی دابارین کەمترین بووە لە پارێزگاکە ڕەحمان خانی بەڕێوەبەری گشتی بەنداوەکانی هەرێم با کورسات نیوزی وت بەهۆی ئەو بارانەی لا 24 ساعتی ڕابردووە هەبووە توانراوە 144 ملیۆن مەتر سێجا ئاو کۆ بکرێتەوە. لێرەیە بە داتا بە ژمارە باسی بڕی بارانبارینەکەین لە پارێزگاکانی هەرێمی کوردستان بابزانێکین بە شێوەیەک بووە لە خوا بەزیابێ لە ماوەی ڕابردووە بارانێکی باش هەبوو بەڵام ئەگەر بە جیاوازی بەپێی پارێزگاکان و بەپێی ناوچەکان بمانوێ باسی بکەین سەرەتا پارێزگای هەولێر کە 641.2 ملیم بارانی هەبووە هەروەها هیران بە 1143.5 ملیم کە لە ڕیزبەندی دووەمایە لە پارێزگای هەولێر بارزان بڵین بە 1394.9 ملیم و کۆیە بە 1007.4 ملیم لە ڕیزبەندیەکەیە لە پارێزگای سلێمانی لە سلێمانی خۆی 956.6 ملیم باریوە پێنجوێن 1582.8 میلیمی دابارینی هەبووە لە قەرەداغ 1470.5 میلیم بووە و چوارتاش بە 1584.5 دیسانەوە بڕی دابارینەکەی چوارتایە بابزانێکین پارێزگای دهۆک و هەروەها هەڵەبجە بە شێوەیەک بووە لە دهۆک 762.8 ملیم داباریوە لە شیلاتزێ 1673.5 ملیم لە دینارتا 1564.5 و لە بجیل 1493.6 ملیم بارانبارین هەبووە لە پارێزگای هەڵەبجە خۆی 948 ملیم بارانبارینی هەبووە تەوێڵا بە 1173.9 ملیم لە ڕیزبەندی دووەمایە لە خۆی لە پارێزگاکە لە بیارە 1067 و لە خوڕماڵیش 930 ملیم دابارین هەبووە گەر هەڵە نەبوو بەمە کۆ تا زانیاریمانە دەربارەی بڕی بارانبارین لە هەرێمی کوردستان. بەڵام جیاواز لەم بابەتە لەم شەڕیاکە ناوچەکەی تەنیوە بەشێک شوێنێکی عراقیش بێبەش نەبووە لێ کە ئەویش دەواازەی سنووری شەلەمچەیە دەواازەی سنووری شەلەمچە لەسەر سنووری عراق و ئێران بردومان کراوە هەڵبەتە دیوی ئێرانەکەی بەهۆیەوە هاوڵاتیەکی عراقی کوژرا و 5 کەسی تریش بریندار بوون عومەر وائیلی سەرۆکی دەستەی دەواازە سنووریەکانی عراق لە ڕاگەیەندراوێک کاوتی هێرش کراوەتە سەر دەواازەی سنووری شەلەمچە لە سنووری پارێزگای بەسڕە و بەهۆیەوە زیانێکی زۆر بە هۆڵی پێشوازی گەشتیاران لە دەواازەکە گەیشتووە هاوڵاتێکی عراقی کوژراوە 5 کەسی تریش بریندار بوون وتیشی لە ئێستاە دەواازەکە داخراوە هەموو جوڵەیەکی بازرگانی و گەشتیاری بە تەواوەتی ڕاگیراوە بۆ هاوردەکردنی کاڵا و پێداویستیش ئەتوانرێت دەواازەی سەفوان یان دەواازە وشکانیەکانی تر وەک جێگرەوە بەکار بهێنرێن بۆ ئەوەی هاوردە و دابینکردنی پێویستیەکان پەکیان نەکەوێت. لە دوای ئەوە کە گەروی هورمز ئاستەنگی تێکەوت بەشێک لە هیواکان بەرەو گەروی بابلمەندە بڕۆشتن کە ڕەنگە گەروی بابلمەندە بتوانێت بەشێک لە بازرگانی وزە و کاڵاش کە لە هورمز پەکیەکەوێت قەرەبووی بکاتەوە بەڵام دوا بە دوای ئەوەی کە حوسیەکان ڕایانگەیان دێنە ناو جەنگەکە ئەو گەروەش مەترسی کەوتە سەر بەڵام جیاواز لەوە ئەوەی کە ئەمڕۆ نوێیە دەربارەی گەروی بابلمەندە بەوەیەکە
قاڵیباف سەرۆکی پەرلەمانی ئێران ئەمڕۆکە لە ئێکس پۆستێکی بڵاو کردوێتەوە وەکو پرسیاری کردووە ئەڵێ ئەبێ کێ بن ئەو وڵاتانەوە ئەو کۆمپانیانە کە زۆرترین پشکیان هەیە لە ترانزیت لە گەروی بابلمەندەب جا ئەوانە کە چاودێری دۆخەکە ئەکەن و پسپۆڕن ئەڵێن ئەمە پۆستێکی ئاسایی و پرسیارێکی ئاسایی نییە و وەکو هەڕەشەیەک لەلایەن قاڵیبافەوە لێ ئەڕوانن ئەڵێن ڕەنگە ئەمەش هەڕەشە بێ بۆ ئەوەی کە بیانەوێت هاوشێوەی گەروی هورموز ئاستەنگ لە کاروباری بابلمەندەبیش دروست بکەن لێرە بە وردەکاری پێتان ئەڵێم کە ئایا ئەمە ئاسانە بێت یان نا و تا چەند بازرگانی کاڵا وزە لە بابلمەندەب پەکیەکەوێت کام وڵاتانە زیاترەکەونە ژێر کاریگەری و وەڵامی پرسیارەکەی قاڵیبافی ژێینەوە. پێگەی جوگرافی بابلمەندەب لەو ڕۆ گرنگە لە بەرێکە لە نێوان نیمچە دوورگەی سعودیە و باکووری ڕۆژهەڵاتی ئەفریقایە لێرە باڕوونی ئەتوانین ببینین کە یەمەن ئەوەی کە مەترسیەکە لەسەر گەروەکە دروستەکە ئەکەوێتە ئێرە لە بەرەوەی کە گەروێکی زۆر باریکە حوسیەکان زۆر بە ئاسانی ئەتوانن مەترسی لەسەر ئەو کەشتیانە دروست بکەن کە بۆ گەروەیە ئەڕۆن و وەکو وتمەکەوێتە ڕۆژهەڵاتی باکووری ڕۆژهەڵاتی ئەفریقاش کە ئەم ناوچەیە ئەگرێتەوە مەترسی لەسەر ڕێڕەوی بازرگانی وزە و کاڵاش دروست دەکات دەریای سوور بە کەنداوی ئەدەن و بە دەریای عەرەبیش ئەبەستێتەوە وەکو لێرە زۆر بەڕوونی ئەتوانین ببینین با بچینە لای زانیاریەکانی تر هەر لەم بارەیەوە تایبەتمەندیەکانی ئەوەیە کە ئەم بابلمەندەبە دەواازەیەکە بۆ ڕۆشتن بۆ نۆکەندی سوێز یەکێکە لە گرنگترین ڕێڕەوە بازرگانیەکان مەودەی بازرگانی بە تایبەتی لە نێوان ئاسیا و ئەوروپا زۆر نزیکەکاتەوە دواتر بە هەندێک نەخشە بە وردەکاری پێتانەڵم کە بۆچی ئەوەندە ئەم ڕێڕەوە گرنگە بەڵام یەکێ لە گرنگیەکانی بابلمەندەب ئەوەیەکە لێرە ئەکەوێتە یەکێک لە دەواازەکانی نۆکەندی سوێسا و ڕێڕەوی بازرگانیە لە نێوان ئاسیا و ئەوروپا جا درێژیەکەی 50 کیلۆمەترە کەمترین پانیانی باریکترین شوێنی 26 بۆ 30 کیلۆمەترە و قۆڵیەکەشی 186 کیلۆمەترە ئالێرەیە دوورگەیەکی یەمەنی لێ ئەم دوورگەیە دیسانەوە ئەو شوێنە ئەو ڕێڕەوە ئاویە ئەکات بە دوو بەشەوە و بەشێکی زۆر کەمی قابلی ئەوەیە کە کەشتیەکان بە تایبەتی کەشتە زەبەلەحەکان هاتوچێ پیا بکەن با بچینە لای داتاکانی تر و زانیاریەکانی تر باسی پێگەی بازرگانی بابلمەندەبتان بۆ بکەم بابلمەندەب لە بازرگانی دەریایی 12 بەرئەکەوێت واتە هەموو ئەو کاڵا و شمەکە کە بە لە ڕێگەی دەریا و بازرگانی پێواکرێت 12 لە ڕێگەی بابلمەندەبەوەیە و لە ڕووی ژمارەی کۆنتێنەرەکان و کۆنتێنەری 20 پێی ساڵانە 3,300,000 کۆنتێنەری پێ ئەڕوات و ئەو کاڵانە قەبارەی ئەو کاڵانش کە بازرگانی پێوە ئەکرێت لە ڕێگەی ئەم شوێنەوە لە ڕێگەی ئەم ڕێڕەوە هەرچەند ئەم ڕێڕەوەکو هورمز نییە کە ڕاستەوخۆ بازرگانی هەناردە و هاوردەی پیابگرێت لە ئەساسە ئەم ڕێڕەوە ڕێڕەوەیەکی ترانزیتیە بەڵام 1.6 ملیار تۆنی ساڵانە کاڵا لە ڕێگەی ئەم شوێنەوە لە ڕێگەی بابلمەندەبەوە بازرگانی پێوە ئەکرێت با بچینە لای بابەتەکانی تر لە ڕووی بازرگانی وزەوە پشکی بابلمەندەب لە بازرگانی دەریایی وزە پێش قەیران کە ئەڵێم مەبەستم قەیرانەکانی دەریای سوورە و قەیرانە کە حوسیەکان دروستیان کرد کە ساڵی 2024 بوو بە دیاریکراوی هێرشیانە کردا سەر ئەو کەشتیانە کە ئەیانوت پەیوەستن بە ئیسرائیلیا مامەڵە لەگەڵ ئیسرائیلەکەن بۆ پشگیریکردنێک لە غەزە و ئەمە قەیرانی دروست کرد ئاستەنگی لە کاروباری بابلمەندەبا دروست کرد کەشتیەکان ناچار بوون کە بە باشووری ئەفریقا بڕۆن و کوتم لەسەر نەخشە ئەمە بەوردەکاری باس ئەەکەین بەڵام پێش قەیرانەکان 12 لە بازرگانی وزەی دەریایی بەرئەکەوت ساڵی 2025 واتە دوای قەیرانەکانی ساڵی 2024 بۆ 106 دابەزی لە ڕووی نەوت و بەرهەمەنەوتیەکانەوە ئالێریا زۆر بەڕوونی جیاوازێکە ئەتوانی ببینین ساڵی 2023 پێش قەیرانەکانی دەریای سوور پێش ئەوەی کە حوسیەکان بابلمەندەب نائارام بکەن و ئاستەنگی تیا دروست بکەن 8.7 ملیۆن بەرمیلی ڕۆژانە وزە بەم بە بابلمەندەبە هاتوچۆیە کرد 2024 کاتی قەیرانەکان بۆ 4 ملیۆن بەرمیلی ڕۆژانە دابەزی ساڵی 2025 هەر وەک خۆی لێ نەهاتەوە لە بەرەوەی کە ئەو مەترسیانە دروست بوو تێچوو زۆرە بێت و بێگومان حەزەر ئەکەن کەشتەکان لێوە بڕۆن 2025 4.2 ملیۆن بەرمیلی ڕۆژانە بۆ وتم کاریگەری قەیرانەکانی دەریای سووری هەر لەسەر بەجێ ماوە. ئەو بابەتانە کە بە بابلمەندەبە ترانزیتیان پێکرێت و بازرگانیان پێکرێت نەوتی خاوە بێگومان بەرهەمەنەوتیەکانە لەوانە گازوایل و سوتەمەنی فڕۆکە و بەرهەمەنەوتیەکانی تر
هەتاوەکو پێش ساڵی 2024 تا قەیرانەکان غازی سروشتیش بەوەیە ئەڕۆشت بەڵام لە دوای 2024 و دروستبوونی مەترسی لە بابلمەندە بازرگانی و ترانزیتی غازی سروشتی لەوێوە ڕاگیرا ئەو کەشتیانە کە بە بابلمەندە بە هاتوچۆ ئەکەن پێش قەیران هەتاوەکو ساڵی 2023 75 کەشتی بووە بە شێوەی ڕۆژانە کاتی قەیران ساڵی 2023 24 بۆ 23 کەشتی ڕۆژانەدا بەزیوە دوای قەیرانەکان گەیشتوێتەوە 40 دیسان ئەویش وەکو خۆی لێ نەهاتوێتەوە و ڕێگەی جێگرەوەکەشی کەپکی هیوای چاکەوە کوتم لە باشووری ئەفریقا ئەیبینین کە ئەمە ئەکەوێتە کوێ ڕوتی بازرگانیەکەشی ئەوەی کە کام وڵاتانە بۆ ترانزیتی هەناردەکان سوودی لێبین کامانە بۆ ترانزیتی هاوردەکەیان هەناردەکاران سعودیا عێراق ئیمارات و کوێیت هەر ئاستەنگێک لە هورموز و لە هەر گەروێکی تر دروست ببێ پڕشکێکی بەر عێراق هەرەکەوێت و ئەوانش کە هاوردە ترانزیتی هاوردەکەیان لە ڕێگەی بابلمەندە بۆیە سەرەتا ئەوروپایە ئەو وڵاتانن کە لەسەر دەریای ناوەڕاستن و بەشێکیش لە ئەمریکای باکوور بەڵامەوەی کە ئەمریکای باکوورە ڕێژەیەکی زۆر کەما وەڵامەکە قاڵی بافیش ئالێرەیە بام پێتان بڵێم بە شێوەیەەکە قاڵی بافە پرسێڵەکان وڵاتانەکەم کۆمپانیانە زیاترین زیانیان بۆ دروستە بێ گەر بابلمەندە باستەنگی تێبکەوە ئێمە لەریا جاوی قاڵی بافەینەوە سەرەتا وڵاتانی ئەوروپین کە وڵاتانی ئەوروپا ئەوەی کە ترانزیتی وزەکەیان کە ئەنجام ئەدرێ تقریبا 3 بۆ 3.5 ملیۆن بەرمیلی ڕۆژانە ئاستەنگی تێکەوێت دوای ئەو چینە کە وڵاتێکی دۆست و هاوپەیمانی ئێرانە هندستان لە ڕیزبەندی سێمادێ بۆ ئەو وڵاتانە کە زۆرترین پشتبەستوویان هەیە بە بابلمەندە دوای ئەو ئەفریقایە دوای ئەو ئەم وڵاتانە کەمترین پشکیان لە بابلمەندە بەرەکەوێت ئەگەر مەبەستیان بێ بێگومان گورزێکی باش لە ئەمریکا بوەشێنن پێم وانیە بژاردێکی باش بێ حتمما کاریگەری لەسەر ئەمریکا بێ بە شێوەی ناڕاستەخۆ بۆ نمونە گرانبوونی نرخی وزە بەڵامەکو پشتبەستن بە گەروەکە ئەمریکا لە ئاستێکی بەرزا پشتی پێ نابەستە وڵاتانی تریاسیایی لەوانە ژاپۆن و کۆریای باشووریش لە ڕیزبەندیەکانی کۆتاییانەمە کۆتا زانیاریمان بۆ دەربارەی بابلمەندە بەڵامەکو باسم کرد چەند نەخشەیەکمان هەیە مێ زۆر بە وردەکاری دیسان باسیێم گەروە بکەین ئەمەش گەروێکی زۆر گرنگە گەروی هورمز لە ڕووی گرنگیەوە لە ڕیزبەندی یەکەمادە بەڵام بابلمەندە ڕێگەیەکی جێگرەوەیە بۆ هورمز ئەگەر بێت و ئێستا هورمز ئاستەنگی تێکەوتووە لەگەڵ هورمز بابلمەندە بیش ئاستەنگی تێبکەوێ بێگومان بابەتێکی باش نابێت بۆ بازرگانی و بۆ بەتایبەتی وزەی جیهان لێرە ئەتوانین بابەتەکە ببینین ئەمەی کە لێرە لەسەرم نەخشەیە بینین ئەمە بابلمەندە بە گەروی هورمز لێرە ئاستەنگی تێکەوتووە ئەگەر بێت و بابلمەندە ئاستەنگی تێبکەوێت ئەو کەشتیانەکە لێرەوە لە ڕێگەی دەریای سوورەوە لە نێوان ئاسیا و ئەوروپا و بازرگانی ئەکەن ئەبێ ڕێگەکەیان دوور بکەنەوە بە دەوری ئەفریقایە بۆ ئەوروپا و بە پێچوانەشەو لە ئەوروپا بۆ وڵاتانی ڕۆژهەڵات و وڵاتانی ئاسیایی جا بۆی کە پێتان بڵێم ڕێگەکە چەند دوور ئەکەوێت خۆ تەنها هەر دووری ڕێگەکە نیە تێچووەکانیش بەرز ئەکاتەوە بە پێی ڕۆژەکان ئەگەر وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕێگەیان ببێت لە بابلمەندە بۆ بڕۆن واتە لە کەناڵ ینی لە سوێسەوە تێبپەڕن بۆ ئەوروپا 25 ڕۆژیانێ بەڵام ئەگەر ڕێگەکان دوور بکەوێتەوە و لە باشووری ئەفریقاوە بڕۆن 42 ڕۆژیانێ بۆ ئەوەی کە بگەنە ئەوروپا ئەوانە کە لەسەر دەریای ناوەڕاستن ئەگەر بیانێ بازرگانی بکەن لەگەڵ ڕۆژهەڵاتی ئاسیا لە سوێسەوە 32 ڕۆژیانێ بەڵام لە باشووری ئەفریقاوە 50 ڕۆژیان پێویستە ئەوروپا و ئاسیا بۆ بازرگانی کردنیان لە سوێسەوە 40 ڕۆژ و لە باشووری ئەفریقاوە 50 ڕۆژیان پێویستە کەنداوی ئەمریکا و ئاسیا لە سوێسەوە 53 ڕۆژ و لە باشووری ئەفریقاوە 57 ڕۆژ و ئوسترالیا و ئەوروپاش 38 ڕۆژ بۆ 42 ڕۆژیان پێویستەوە کەوتم تەنها ڕۆژەکان نێ با بچینە لای نەخشەکەی تریش تێچوویان بەرز ئەبێتەوە تێچووی ڕێگەیان بەرزە بێتەوە تێچووی بیمەیان بەرزە بێتەوە نرخی ئەو کەلوپەلانە گرانە بێت کە لەوێەوە هاتوچێ پێوە ئەکرێت بۆچی ئەم بابەتەوەیە لەبەرەوەی کە پەیوەندیەکە ئەگەر لە بابلمەندەبەوە بۆ نۆکەندی سوێس بێ ئەم ڕێگەیە کە هەر لەسەر نەخشەکە زۆر بەڕوونی ئەیبینین کە چەند کورتترە ڕێگەکە 13580 کیلۆمەترە ئەگەر بێت و بابلمەندە بیش ئاستەنگی تێبکەوێت و بازرگانی ئاسیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بگەڕێتەوە بۆ باشووری ئەفریقا وەکووتمان کەپکی هیوای چاکی پێڵن لەوێوە بچێ بۆ ئەوروپا و بە پێچەوانەوە 18862 کیلۆمەترە بە دیاریکراوی ڕێگەکە زۆر دوور ئەکەوێتەوە بەڵام خۆدیسانەوە هەر ئەوەش نییە ئاراستەی بازرگانیش گۆڕانکاری زۆری بەسەرادێ ئەمەی کە لێرە ئەتوانین ببینین ئەگەر بێت و ڕێگەکە دوور بکەوێتەوە بۆ باشووری ئەفریقا ئەو بازرگانیە کە لە نێوان ڕۆژهەڵاتی ناوەڕاست و
ئاسیا هەبوو لەگەڵ ئەوروپا ئەگەر بێت و لەم ڕێڕەوە نەڕوات تێچوەکەی بەرز ببێت ناچار ببێت بە دەوری ئەفریقا بڕوات ڕێڕەوە بازرگانیەکان ئەگۆڕێ بە شێوەیەک بۆ نمونە ئەو بازرگانیە کە هندستان لەگەڵ ئەوروپا هەیەی بەشێکی ئەڕوات بۆ هندستان و وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەشێکی هندستان و بێگومان ڕۆژهەڵاتی ئەفریقا و پەیوەندی ئەمانە زیاترە بێت بەشێک لە بازرگانیەکان لەم ڕێگەیەوە ئەبێت و ئەوەشی کە ئەمێنێتەوە لە نێوان ئاسیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ ئەوروپا بێگومان تێچوەکان و کاتی گەیاندنەکان بەرز ئەکاتەوە و بەگشتی ئابەم نەخشەیە ئەتوانی ببینین کە ئەگەر بێت و هاو کات لەگەڵ گەڕی هورمز بابلمەندە بجاستەنگی تێبکە زنجیرەکانی دابینکردن لەسەر ئاستی جیهان ئاستەنگی گەورەی بۆ دروست ئەبێت. ئەزانین کە ترامپ هەتاوکو 6 مانگ مۆڵەتی دابوو بە ئێران ئەمڕۆ کە ڕایگەیاندووە ترامپ ئەڵێ 48 کاتژمێری ماوە بێگومان 48 کاتژمێری ماوە بۆ 6 مانگەوەی کە پێشتر ڕایگەیاند بوو و ترامپ بە دیاریکراوی بە ئێرانی وتووە ئەڵێ یان ڕێکەوتن یان دۆزەخ بە دیاریکراوی ئەبینین کە لە ماوەی ئەمڕۆ ڕۆژی ڕابردوو شەوی ڕابردووە لێدانی ناوەندەکانی پیشەسازی بە تایبەتی پترۆکیمیای ئێران دەستی پێکردووە چەند ناوەندێکی زۆر گرنگی پترۆکیمیا لە ئێران کراونە ئامانج و ئەم بابەتانە بە دیاریکراوی بە بەردەوامی لەسەر شاشی کورسات نیوز بەردەوام ئەپدەیت ئەبینەوە و زانیاری نوێ خەینە ڕوو بەڵام منەمەوێ بچمە لای پەیامنێرمان سامان سلێمانی لە تاران و جیاواز لەم بابەتانە لەم هێرشانە کە ئەکرێت و وەکوتم هەموو کاتێک ئێمە ئەپدەیتانەکەن و ئەمێ لە سامان بپرسم بزانم دۆخی هاوڵاتیان لە ئێستاە بە شێوەیەکە و هاوڵاتیان چۆن ژیان بەڕێ ئەەکەن لەم بار و دۆخی جەنگەیە سامان سڵاوت لێبێ هیوادارم کە باش بیت و پارێزراو بیت پێمان بڵێ لە بار و دۆخی جەنگە هاوڵاتیان ژیانی ڕۆژانە چۆن بەڕێەکەن باسی موچەمان بۆ بکە ئایا موچە لە کاتی خۆیان دێ ئایا بانکەکان لە کارەکانیان وەستاون و باسی ئابووری ڕۆژانەی هاوڵاتیانمان بۆ بکە تۆ لە گەشتی ئابووریان لە هێرشەکان گەڕێ بزین هاوڵاتیان بارودۆخیان چۆنە بفەرمو سامان. بەڵێ زریان سڵاوت لێبێ هیوادارم خۆش باش بی ڕاستیەکەی ئەوەیە کە هەر لە سەرەتای شەڕەکەەوە یعنی لە ڕۆژی یەکەمی شەڕەکەەوەکەوە ئمڕۆ لە ڕۆژی 36 یاین حکوومەت ئێران کۆمەڵێ هەنگاوی نابۆ یارمەتیدانی هاوڵاتیان و یەکێک لەوانە ئەوە بوو کە بۆ نمونە مانگی پێش و پێش نەورۆز زیاتر لە 10 ڕۆژ زووتر لە هەمیشە موچە بگیرانی حکوومەتی بەش کرد و لەو ڕێگەی ویستی یارمەتیە بە خەڵک بگەێنێ و لە هەمان کاتە ئەو پارە یارمەتیش کە ماگانە ئێستا بۆ یارمەتیدانی هاوڵاتیان هەر هاوڵاتیە ماگانە 1 ملیۆن تمەنی پێ ئەدرێ ئەوەش دیسان زووتر لە هەمیشەدا بەشکرا ئێستێشم مینە مانگە تازەیە لە ئەمڕۆ دەستی پێکردووە بەشێک لە هاوڵاتیان لە ڕۆتوانیانە وەری بگرن بانکەکان لە ڕۆژی یەکەمی شەڕەکەەوە بەهۆی هێرشی ئەلکترۆنیەوە بانکی تۆزە کێشیان تۆ چەند ڕۆژێ ڕاستی گرفتیان بۆ دروست بوو بەڵام ئەوەیش دوای تقریبا کەمتر لە 2 هەفتە بە تەواوەتی چارەسەر کرا و ئێستا هیچ کێشەیە لەو گوارانی لە ڕۆژانی یەکەمی شەڕەکە لەبەر ئەوەی کە ترسیان هەبوو بەڕاستی بەتایبەت دوای ئەوەی کە ئەو دوو بانکە کرایە هێرشکرایە سەریان و بە ئامانجگیران و ئەزمموی شەڕی 12 ڕۆژە خەڵک تا ڕادێ ترسیەوەیان هەبوو بەڕاستی پارە دەست نەکەوێ تۆزێ داواکاری بۆ پارەی کاش زۆر بوو ئەمە وای کردبوو گرفت لە گوارە دروستێ بەڵام دوای تقریبا 2 هەفتە دوای شەڕەکە کە هاوڵاتیان زانیان بانکەکان هەروە خەریکی بچی خۆیان پارەی کاشیش زۆر پێویست لەوەکو هەمیشە ئەتوان بە کارتی بانکی کارەکانیان جێبەجێ بکەن ئەو بابەتەیش ئەتوانم بڵێم تا ئەم لەحزە نەماوە بەڵام سەرڕای ئەوەی حکوومەت تا ئێستا هەوڵی داوە لە بواری دابینکردنی زە و لە بەشە جیاوازەکان یا چ کارەبا بێت چ گاز بێەوە تەنانەت ئاوی ماڵان هیچ گرفتێ دروست نەبێ بەڵام بڕینی ئینتەرنێت کە دیسان بۆ ڕێگریکردن بوو لەو هێرشە ئەلکترۆنیانە و بۆ چەند مەبەستێکی تر لە کاتی شەڕا وای کردووە کە بەڕاستی بڕۆ لە خەڵک لە ئێستادا ژێر گوشارێکی زۆرا بن چونکە ئەزانین لە ساڵانی ڕابردووە کارکردنی ئۆنلاین و تەنانەت پشتبەستنی هاوڵاتیانی ئێرانی بە سیستمی ئۆنلاین وای کردووە کە ئەو بابەتە زۆر لایەن گرنگ بێ زۆرە لە خەڵک لە ڕێگەی پەیجە جیاوازەکانەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە خەریکن ژیانی ڕۆژانی خۆیان تێپەڕێنن و ئەمە وای کردووە کە تا ڕادەیەک گوشار دروست بێت لە تقریبا 10 ڕۆژ پێش ئێستەوە ژوورە بازرگانیەکان بە تایبەت لە تاران شوێنێکی تایبەتیان کردووەتەوە بۆ بەکارهێنانی
یاکردنەوەی ئینتەرنێت بۆ بازرگانان بڕیار درراوە لەم هەفتەیەشدا کە لامڕۆ دەسی پێ کردووە تا ڕادەیەک ئەوە ئاسانکاری زیاتری بۆ بکرێت و لە جیاتیەوە کە لە ژوورە بازرگانیەکان ئەو ئاسانکاریە بکرێت ڕاستەوخۆ بە خودی بازرگانەکان ئەو ئیمکانی بەکارهێنانی ئینتەرنێتی جیهانی بدرێ ئەوەش بەڵێ. سامان باسی ئەوەمان بۆ بکازانین ئەمڕۆکە وتیان بڕیارێک دەرچووە کە بەرهەمی سەرەتایی بەرهەمی سەرەکی و گرنگ ئەتوانێت بە گەڕی هورمزات تێپەڕێت. تۆ باسی بازاڕەکانی ئێرانمان بۆ بکە لە ڕووی خۆراکەوە لە ڕووی بەرهەمەکانەوە کەم و کورتی دروست بووە و باسێکی گرانیشمان بۆ بکە ئایا گرانی دروست بوو لە ماوەی ئەم جەنگا لە چه ئاستێکە؟ زریان ئەتوانم بڵێم بازارەکان لە ڕۆژی یەکەمی شەڕەکەەوە تا ئێستا زیاتر سنووردار بووە بازاڕی خۆراک و خواردەمەنی پێداویستیەکانی ژانەی هاوڵاتیانەوە بازارەکانی تقریبەن ئەتوانم بڵێم ئەگەریشدا نەخرابێتن لە سادە بۆ 15یان چالاکن چ بازاری دولار بێت چ بازاری زێڕ بێت چ بازاری ئۆتۆمبیل بێ هەموو بازارەکانی تر بەڕاستی بە شێوەیەکی بەرچاو ئاستی چالاکیان دابەزیوە کەم و کورتی لە بازارانی بەرپرسانی ئێرانی ئەڵێن ئێمە پێشتر چاوەڕوانی ئەم بارودۆخەمان کردبوو بۆ لانی کەم 6 مانگ ئەو شتێک ئەوان باسیەکەن ئەڵێن بۆ 6 مانگ هەموو پێداویستیەکانمان لە کۆگاکانە ئامادە کردووە و سەرڕای ئەوەی کە لە بڕێت لە پارێزگاکانی ئێرانیشە خەڵکێکی زۆر ڕیان پێکرۆ بۆ نمونە لە شمالی ئێران بەڵام لەو پارێزگایانەشە هیچ هەواڵێک لە هاوڵاتیان نابیسی کەشتیان دەست نەکەوت بێ بە تایبەت خواردن و خۆراک ئەمە شتێکی یەکلاکەرەوەیە کە تا ئێستا ڕوویداوە بەڵام ئەزانین ئێمە دو هەفتەیە لە پشوەکانی نەورۆز بوودی پێشەوەش تقریبەن لەبەر بارودۆخی شەڕەکە زۆربەی شوێنەکان ئیشیان داخست و بەڵام لە ئەمڕۆوە پشوەکان کۆتایی هاتوو زۆربەی خەڵک لانیکەم بەشێکی بەرچاو لە خەڵ گەڕاونەتەوە سەر ئیشوکاری خۆیان تا بەعزە وەزعەکە بۆ شێوە بووە لە بڕێ شوێنە بڕێک راپۆرت و هەواڵ هەیە لەسەرەوەی کە بۆ نمونە بڕێشت گران بوو بێ بەڵام بەرپرسانی حکوومەت ئەڵێنە چاودێری وەزعەکەکەین و ناڵین ئەو بابەتێتە بابەتێکی گشتیر و هەروە کە تۆ ئاماژە پێدا و بڕیاری ئێرانیش بۆ کردنەوەی گەری هورموز دانیکەم بەڕووی خۆراک و ئەو شتانی کە پێوترێ مرۆڤ دۆستانە دەنگدانەوەیەکی باشی بووە هەرچەند خودی ئێران تا ئێستا لانیکەم لەم ماوە لە گەروی هورموزە تەنان بۆ گواستنەوەی نەوت و ئەو شتانش کێشەی نەبووە بەڵام ئەو هەواڵەی ئەمڕۆ کە ناوەندە پیتروکیمیاییەکان و ژێرخانەکان لەو بوارەکانە ئامانج بەڕاستی کاریگەری زۆری لە خەسەر خەڵکداناوە چونکە زانینە و ناوەندانە زۆر گرنگن چ پیتروکیمیا و چ پۆڵا بۆ نمونە پۆڵا سپاس سامان ماندوو نەبی دەستخۆش دەستخۆش سامان ماندوو نەبی دەستخۆشی وادارم پارێزراوبی سپاس بۆ زانیاریەکانت. پێشەوەی بچمە لای سامان باسی گەروی بابلمەندە بم بۆ کردن و ئێستاش ئەزانین کە ترامپ هەڕەشاکاڵە 48 کاژمێری ماوەگەر بێت و ئێران ڕێنەکەوێت ئەوە لە جەهەنەم بەسەریان نابارێنین و ئەمە ئەگەری بەرفراوانبوونی جەنگەکە زیاتر ئەکات ئەگەری ئەوەی کە ئاستەنگ لە بازرگانی جیهانی بە تایبەتی بازرگانی وزە دروست ببێ زیاتر ئەکادەمێ زیاتر باز لەم بابەتە بکەین بۆ ئەو بابەتە بچینە هەولێر دکتۆر نەوزاد هەمەوەندی لە هەولێرەوە لەگەڵمانە دکتۆر سڵاوت لێبێ ئەزانین کە هەموو وڵاتان شوێن جێگرەوە کەوتون بۆ بازرگانی بە تایبەتی بازرگانی وزا و بە تایبەتی وڵاتانی کەنداو تا چەند بازرگانی وزا هەتاوەکو ئێستا لە بارودۆخی جەنگەکەیە کە هورموز ئاستەنگی تێکەوتووە ئاستەنگی بۆ دروست بوو تا چەندیش لە ڕێگەی ڕێگە جێگرەکان و قەرەبوو کراوەتەوە. بەڵێ سلااو لە ئێوە و سلااو لە بینەرانی خۆشەویستی کورسات نیوز. هەمیشە جەنگ قات و قوڕی و هەندێک جار کێشەی کۆمەڵایەتی و هەندێک جار مەترسی لەسەر ژیانی خەڵکی دەرەوەی شەڕەکەش دروست دەکاوە. دەبینین هەرێمی کوردستان و عێراقیش کەوتۆتە ئەم بارودۆخەنا لەبارە ناسەقامگیریە ئابووری و سیاسی و دەرونیەی هاوڵاتیان ئێمە تێکەوتون کە بە هەرێمی کوردستان بەشێکی ڕاستەوخۆ ناڕاستەوخۆش نییە لەم شەڕەدا لەم جەنگەدا بەڵام تێوەگلاوین ئێستا دەبینین بارودۆخی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراق بەگشتی بارودۆخێکی زۆر خراپە و مەترسی لەسەر هاوڵاتیان هەیە. ئەوەی کە گرنگە ئێمە باسی بکەین لە ڕووی ئابووریەوەیە هیوادارم هەرێمی کوردستان و عێراقش دوور بێ لەم ئاگرە گەورەوە پڕوشی گەورەمان بەرنەکەوێت کە وردە پڕوشک ڕۆژانە بەر هەرێمی کوردستانیش دەکەوێت. گەروی هورمز بە کلیلی ئابووری هەموو جیهان ناسراوە و هەندێک جار بە شادەماری ئابووری یان خوێنهێنەری ئابووری بە تایبەتی نەوت بۆ جیهان ناوزەند دەکرێت یان وا باز دەکرێت. ئەوەی کە ئێرانی ڕاگرتووە تا ئێستا ئەو فشارانەی کە
لە نێوخۆیی و لە دەرەوە لەسەر ئەمریکا و لەسەر ئیسرائیل دروست بووە ئەم ینی خاوبوونەوە و کەمبوونەوەی بازرگانیە کە کاریگەری بەسەر هەموو جیهاندا دروست کردووە بەشێک لە وڵاتانی ئەوروپا بینیمان ڕاستەوخۆ نەخزانە نام ئەم بابەتەی کە بتوانن لە ڕووی هێزەوە بچن گەروی هورمز داگیر بکەن یا هەر جۆرێک بێ خۆیان نەخزاندا ئەم شەڕەوە کە ئەمە هەموو بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ئێران کارتێکی فشاری بەهێزی لە دەستە ئەویش گەروی هورمزە و تواناکانی لە ڕووی سەربازیەوە بینیمان ڕۆژانە بابەتی نوێ تاقی دەکاتەوە و خۆڕاگر بووە تا ئێستا بەرامبەر ئەم جەنگە. ئەی باشە دکتۆر هەتاوەکو چەند بابلمەندە بووە بە جێگرەوەی گەروی هورمز زین گەروی هورمز ئاستەنگی تێکەوتو ئایا هەتاوەکو ئێستا هیچ وڵاتێک هەبووە کە ڕووبکاتە بابلمەندە بیان جارێکە چاوەڕێم بزان ئەو چی بەسەر دێت؟ بەڵێ ئێستا ئێران بە هەمان شێوە ینی وەکو بابلمەندەویش وەکو گەروی هورمز بەو شێوازە دەیەوێ کۆنتترۆلی بابەتەکە بکە بۆی فشارێکی تر بەسەر ئەوروپا و ئەمریکادا دروست بکەوە بەڵام ئەوەی کە گەروی هورمز کاریگەری ئابوووریەکەی دروست دەکەم پێم وایە کاریگەریەکەی زۆرە و دەبینین لە سەتا هەفتای گەشتی کەشتەکانی بازرگانی و بە تایبەتی نەوت لەم سنوورە وەستاون و گەروی هورمز یەک لەو سنوورە بازرگانیانەیە کە بەشی ڕۆژهەڵاتی ئاسیا بە بەشی ڕۆژهەڵاتی ڕۆژئاوای ئاسیا دەبەستێتەوە و نەوتی هەموو خەلیج بەم سنوورەوەدا تێدەپەڕێ بۆ نمونە نەوتی عێراق 1970 نەوتی سعودیا بە 1970 و نەوتی ئیمارات بە 1998 جگە لە وڵاتی کوێیت و قەتەر و ئێران کە 100 نەوتەکانیان لە گەروی هورمزەوە بە بازار دەکرێت کە ئەمە کاریگەری بەسەر هەموو جیهاندا دروستکە بە تایبەتی وڵاتی چین بە پێم وایە ئەم جەنگە بەشێکی زۆری پەیوەندی بە کەمکردنەوەی هێز و توانای پیشەسازی چینیشەوە هەیە چونکە چین یەک لە وڵاتانەیە کە زۆرترین نەوتی خەلیج بە لە گەروی هورمزەوە بۆ چین بەڕێ دەکرێت بۆ ئەوەی پیشەسازەکانی پێش بخە بینیمان چین لە ماوە کورتەدا توانی زۆرترین بەرهەمی ئۆتۆمبیلی کارەبایی بخاتە بازارەوە ئەمەش بووە مەترسیەک بەسەر بازارەکانی ئەمریکا و ئەوروپا و بەشێکی زۆر لە وڵاتانی ئاسیا و وڵاتانی دەوروبەر بەکارخستنی یان تەڵەب و داواکاریان لەسەر ئەم ئۆتۆمبیلانە دروست بوو کە ئەمە وای کردووە ئێستا بەرهەمهێنان لە چین تێچووی زیاتری تێدەچێت و بە تایبەتی لە بەرهەمێنانی ئۆتۆمبیلدا جۆرێک لە پاشەکشەی ئابووری دروست بووە چونکە چین لە وڵاتانە بوو کە ڕۆژانە 14 بۆ 16 ملیۆن بەرمیل نەوتی خەلیجی بەوە پیشەسازیەکانی خۆیدا بەکاردێنە ئەمە بۆ نزیک دەبێتەوە لە 2 مانگ بۆی ئەم بەرهەمە نایگەکە بمبورەگەم زوو لێ تەواو بکەم چونکە چین توانای خۆڕاگری 120 ڕۆژی خەزنکردنی نەوت و سوتەمەنی هاوردەکراوی هەیە ئێستا دەبینین پشتی بەسووە بە بەردی خەلوزی بەردین کە ئەمە بەشێکە لە پڕکردنەوەی پێداویستەکانی و بەشێکە لە کەمکردنەوەی خواستی لەسەر بەرهەمی سوتەمەنی دەرەچی ئەمە جۆرێکە لە خۆڕاگری و جۆرێکە لە پشی درێژی بەڵام پێم وایە ئەم جەنگە بەردەوام بێ کاریگەری بە تەواوی بە سەرچینەوە دروست دەبێ و بەڵام ئەوروپاش بێ بەش نابێ لە فشارە ئابووریە. ئەزانین کە ئەگەر بێت و ئەم جەنگە تێ بپەڕێنین هەندێک وڵات دەرسیان لێ وەرگرتووە بۆ نمونە گۆڕینی ڕێڕەوی بازرگانیان گۆڕینی ئاراستەی بەڕێوەبردن و ئابووری وڵات پێتان وایە کە تا چەند وڵاتان لە دوای ئەم جەنگە ئیتر زیاتر گرنگی بە وزەی خاوێن بن و کەمێک پشتبەستن بە سوتەمەنیە بەردینیەکان کەم بکەنەوە پێتان وایە ئەسڵەن ئەوە ممکنە؟ بەڵێ بەشێک لە وڵاتانی بەرهەمهێنی نەوت ئێستا بیر لە چۆنیەتی چارەسەرکردنی کاتی و دوورمەودا و کورتخایان دەکەن بۆ ئەوی نەوتەکانیان لە ڕێگای وشکانیەوە بەرە وڵاتانی دراوسێ ببن بۆی بە کەناراوەکانیان بگەێنن کە ئێران یەک لە وڵاتانەیە هەمیشە لە جەنگە و هەمیشە نزیکە لە دروستبوونی کێشە لەگەر ئەمریکا و ئەوروپا و ئیسرائیل و وڵاتانی تر بەڵام پێم وانی ئەمە بە ئاسانی ئەم کارە جێبەجێ بکرێەوە زۆربەی وڵاتانەی کە باسم کردن ڕێژەکانیان زۆرەکە نەوتەکەی
بە بازار دەخاوە پێم وایە عێراق منفەزێکی هەیە و جۆرێک بوو لە خاوکردنەوەی ئەو کێشە کەڵەکە بە سوانەی کە لە نێوان بەغدا و هەولێردا هەبوو بە جۆرێک لە خاوبوونەوە جۆرێک لە ڕێکەوتنی بۆ دروست بوو کە نەوتی عێراق بە هەرێمی کوردستانەوە بەرەو بەندەری جەیهان بەڕێ بکرێ بەڵام پێم وانە هەموو وڵاتێک بە ئاسانی بتوانێت ئەم ڕێڕەوە دروست بکەوە ئەمە کاتێکی زۆری پێویستە و تێچوێکی زۆری پێویستە بۆی دەرچی تر بدۆزنەوە لە ڕێگایەکی ترەوە نەوتەکەی هەناردە بکە بەڵام خۆی ئەگەر بیر لە گەروی هورمز بکەینەوە تەنها نەوتی پێدا تێپەڕ نابێت بەڵام خۆشبەختانە بەشێک لە کەشتەکانی وەکو ژاپۆن و هەندێک لە بەشێک لە وڵاتانی ترکە ئێران ڕێگەی پێدەدا ئەمەش جۆرێکە لە هاوکاری بۆ وڵاتانی بەشی مەسەلەن ئەفریقیا مەترسی مردن یا مەترسێکی گەورەی ئابووری بەسەریانەوە باڵی کێشاوە وارێمی کوردستان و عێراقش بە دەردین لەم بابەتە. سپاس دکتۆر نەوزاد هەمەوەندی ئابووری ناز لە هەولێرۆ لەگەڵمان بوو. سپاس بۆ زانیاریەکانتان. ئەمڕۆکەش دیسانەوە باسی نوێترین پێشاتە ئابوووریەکانی جەنگەکەتان بۆکەم بزانین لە ماوەی ئەم 24 ساعتەیە بە دیاریکراوی لە ڕووی ئابوووریەوە چی ڕوویداوە بە تایبەتی لە ئامانجەکانی ئیسرائیل و ئەمریکا و هەروەها بە پێچاوانە ئامانجەکانی ئێران کە ئەی پێکەن. یەکەمیانەوەیە کە دەربارەی گەروی هورمز کە گرنگێکی زۆریشی هەیە پەرلەمانی ئێران ئەڵێ وەرگرتنی باش لە گەروی هورمز تاوتوێیەکەین و ئەڵێن کە بە دیاریکراوی گەروی هورمز قەت تازەوەکو جارانی لێ نایەتەوە بە دیاریکراش باستەوەیان کردواڵن ئەو وڵاتانە کە دژمنایەتیمانەکەن زیاترین باج ئەیەن و زیاترین تێچویانە بێ لە گەروی هورمز. هەروەها بابەتێکی تکە دەربارەی گەروی هورمز هەیە ئەوەیە کە کەشتەکانی ژاپۆن فەڕەنسا و عمان بە گەروی هورمزا ئەڕۆن هندستانیش کەشتی هەبووە کە بە گەروی هورمزا ڕۆشتووە. ئەمە ئەو زانیاریانن کە دامەزراوەکانی بە دوواداچوونی کەشتیەکان بڵاویان کردوێتەوە و هەروەها بڕیارێکەیە کە ڕێگە بە بەرهەمە سەرەکیەکان بدرێت بە گەروی هورمزا بڕوات. ئەمە بابەتێکی گرنگە لە بەرەوەی کەلانی کەم ئەو دڵنیاییە دروستە بێت کە زنجیرەی دابینکردن بۆ بابەتە سەرەکیەکانەوەوانە کە پەیوەندیان بە مافی مرۆڤ هەیە بە تایبەتی خۆراک و دەرمان و بابەتی هاوشێوە ئاستەنگی تێناکەوێت. وێستگەی ئەتۆمی بوشەر کراوەتە ئامانج بە وتەی عەباسی عێراقچی ئەمڕۆ 4 جار وێستگەکە کراوەتە ئامانج هۆشداری داوە. ئەڵێ ئەگەر تیشکدانەوەی ئەتۆم هەبێت تەنها ئێران نییە وڵاتانی کەنداویش لێی پارێزراو نابنەم. وێستگەیەکی زۆر گرنگە. چەند ڕۆژە کۆمپانیای ڕووس ئەتۆم کاریتیاکات چەند ڕۆژە ڕووسیا کارمەندەکانی هاوڵاتیانی خۆی لەم وێستگەیە بردووەتە دەرەوە ئەبێ بزانین کە چی بەسەر دەژێت. خانەکانی پیشەسازی پترۆکیمیای ئێران کراونە ئامانج و ئەمە کۆمەڵەیەکی پیشەسازی پترۆکیمیایە بە دیاریکراوی ئەوەی کە کراوەتە ئامانج چەند دامەزراوەیەک و چەند کۆمەڵەیەکن لە ناو شارێکی پیشەسازیە هەمووشیان پەیوەندیان بە بەرهەمی پترۆکیمیاییەوە هەیە. هەروەها کۆگایەکی کۆمپانیای نەوتی بیانی لە نزیک بەسڕا کراوەتە ئامانج کە ئەمەش لە درێژەی ئەم جەنگەی ئێستا هەیە. زانین هەر چەند کات جارێک هەر چەند وەخت جارێک چ لەلایەن ئێرانەوە و چ لەلایەن ئیسرائیل و ئەمریکاوە عێراقیش دەکرێتە ئامانج. هاتوچەی بازرگانی و گەشتیاری لە دەواازەی شەلەمچە ئاستەنگی تێکەوتووە. دەواازەکە دیوی ئێرانی کراوەتە ئامانج بە تەواوەتی بیناکەی تێکشکاوە و هەروەها هاوڵاتێکی عێراقییانی لەدەستاوە 5 کەسیش 5 کرێکاری تریش بریندار بوون و بە تەواوەتی بازرگانی و گەشتیاری لە دەواازەکە ڕاگیراوە. هەروەها یەکێتی ئەوروپاش داوا کات کە باش لەسەر قازانجی کۆمپانیەکانی وزەدا بنرێت بە دیاریکراوی و تویانە ئەم داهاتە زۆرە کە بەهۆی بەرزبوونەوەی نرخی نەوت کۆمپانیەکان هەیەە نابێ هەروە بێ ئارق لێ دەرچن ئەبێت باج بن و ئێمە باجیان لێوەربگرین بۆ ئەوەی کە بێگومان بیکەن بە داهاتێک بۆ خۆیان و وەکووتیش مەڵێن کە نابێ ئەوانیش ئاوسودا زەبەر لە حوگەورانە وەربگرن لە بەرزبوونەوەی نرخی نەوت کە لە ئێستا ڕوویاوە هەرچەندەم کۆمپانیانە 12 کۆمپانیای زۆر گەورە لە ماوەی ساڵی 2025 بەراوە بە 2024 خۆیان قازانجەکەیان 27 ملیار دۆلار دابەزینی تۆمار کردبوو. دروستبوونی ئاستەنگ لە گەروی هورمز و هەروەها ناسەقامگیری لە زنجیرەی دابینکردنی وزە بێگومان کاریگەری لەسەر وڵاتانی جیاواز دروست کردووە. وڵاتانی ناوچەکەش ئەمەوێ بچمە تورکیا بزانێکین لە تورکیا بە شێوەیەکە کاریگەری ئەم جەنگە لەسەر بارودۆخی سوتەمەنی لە تورکیا بە شێوەیەک بووە. فەرهادیە شار پەیامنەرمان لە ئیستانبوڵەوە لەگەڵمانە. فەرهاد سڵاوت لەبێ پێمان بڵێ کە دابینکردنی سوتەمەنی نرخی سوتەمەنی ئایا لە تورکیا گۆڕانکاری بەسەر هاتووە یا خودنا؟
بله وقتی تجا آماده پیکر پشت شهر ایرانی دست پیکر و چه یعنی 28 ثبات و چه یک لیتر سوتمانی یا ترکی داده فروتن در دوره 65 لیره بو 65 لیره بو لیپشتی کو شهر دست پیکر یعنی در نوا مهکی دا 14 زارا یعنی 14 کس 14 جار او تاباله اینکو این نفتین سوتمانی 14 جار هاته گهراندن شبر کو 14 جارال ام دکارن بیجن بهایوی بلند بیا افجی تاثیر که گلکی نینی لسر آبوریا ترکیه دکه ام دکارن بیج دما شهر دست بکر یعنی بریا کو شهر دست بکر یک لیتر سوتمانی لترکی در دوره 65 لیره بو نها ام دکارن بیجن در دوره 75 و 8 لیره زیادتر بیا افجی سدی 15 زیاده بویا کو پشتی کو شهر دست بکریه لی هر کو دچه جی زیادتر بر اگر اف شهر بردوام بکه و هر کو بچه جی زیاده به و آبورینا سین کو لی ترکیه انرژی اونج د بیجن کو اگر اف شهر بردوام بکه یعنی اگر هر یک 10 لیره 10 دلار زیاده به سر لیتریا سوتمانی اوجی وقت 10 میلیارد دلاری تاثیر که نینی لسر آبوریا ترکیه دکه اگر اف شهر دملدست یعنی دمکی نزدیک داوی نبن و چاخه اوی 40 میلیارد دلاری زراره کی بده آبوریا ترکیه اوجی زراره که گله کی مزنه با ترکیه جبر کو ترکیه سال 2018 ورده نوا قیران که آبوری ده و چقاسی حول ده کو دوی قیران ده که ولی هم شر کو در دور هم آبوریا کو نوا خدا نهایلا رینا ده کو ترکیه نوا قیران ده که وکی دنی هم دکارن بیا بیجن دو هات اشکره کردن کو دالی استاتستیکی یا ترکیه و رژه انفلاسیون ترکیه یا 2026 30.1 یعنی افجی یعنی تاثیر نینی لسر آبوریا ترکیه لسر بهابونی لسر هر تشتی دکه یعنی چون هاتن بهاد به و گشتیار دما گشتیار تینه و در تاثیر لسر وانات که خوارن و هر تشتی ام دکارن بیشن تاثیر که نینی لسر آبوریا ترکیه دکه یادنی تركيا أولات كود الرجلات نافراس تشتكي تقاوم تسير كهمن لسر وي دقرا تركيا دوجي تركيا اني زمان يعني حتى اشكال كريم كو تركيا لسر سوتمني يعني سر غازا كو دمال دتي خواتاندن غازا كو جدر و ولاتي كراندن سدي 25 زام كريا تركيا يعني بهاي غازي سدو 25 زياده كريا لتركيا موچين کو کسين کو تخبط موچي وانا كيم سدي 10 سدي 15 موچين خلقي زياده به ل غازين کو تشتي کو وك غاز اونجي سدي 25 زام تي سر اف جي ده هم عالي اوبوزيسيون و هم جي عالي خلقين کو لتركيا دجين و قالكي ناراضيبون خدين زمان يعني او شركو ايراني تقاوم او غرافا او غرقا هرمزيتي غرتن تسيرا ويا همي هر نینی لسر آبوریا ترکیه نشان دهد بکو آبوریا ترکیه گلکی حساسه. سپاس پیام نرمان فرهادی شار بولا استانبول لگل من بود خوش فرهاد. همیشه به تایبەتی لە ڕۆژانی ڕووماڵی جەنگە هاوکارانم لە کامێرا و کۆنتڕۆڵ زۆر هیلاکە بن ماندوونە ناسانە کارەکەن منیش بە یارمەتی ئەوان ئابووری ئەمڕۆم پێشکەش کردن سپاس کە بینەرمان بوون و ماڵاوە.